جەلیل زەنگەنە هونەرمەند و ئاکتەر و دەرهێنەر و وەرگێڕ بە یەکێک لە دیارترین دەرهێنەرە کوردەکان ناوزەند دەکرێت. سەرەتای کاری یاخود لە ساڵە لە ناوەڕاستی ساڵانی شەستەکانەوە تێکەڵاوی کاری هونەری بووە و یەکەم شانۆی کە بۆ خۆی نووسیوێتی شانۆی برسێتی بووە و جگەلەوە خاوەنی چەندین شانۆی و هەروەها درامای تەلەڤیزۆنی بووە، لەوانە مەرەزە و ژاڵە و گەردەلوول. ماڵبەندی سێی هەولێری یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئامادەبوونی هونەرمەندان و هونەردۆستان مەراسیمێکی تایبەتی ڕێزلێنانی بۆ دەرهێنەر جەلیل زەنگەنە ڕێخست. لە مەراسیمەکەدا وتاری قوبات تاالبانی جێگری سەرۆکی حکوومەت خوێندرایەوە و ستایشی داهێنان و کارە هونەریەکانی دەرهێنەر جەلیل زەنگەنەی کرد لە پای ئەو خزمەتە زۆری کە پێشکەشی بواری هونەری و مێژووی کوردی کردووە. دواتر وتاری ماڵبەندی سێی هەولێری یەکێتی نیشتیمانی کوردستان پێشکەشکرا کە ڕۆڵی دەرهێنەر لە دراما و فیلمە کوردیەکاندا بە گرنگ وەسفکرا. پاشان خەڵاتی ڕێزلێنان و چەپکە گوڵی ڕێزلێنان بەخشرایە دەرهێنەر جەلیل زەنگەنە. چەپکە گوڵی هەواڵ قوبات تاالبانی لەلایەن خاتوو فەهیمە سابیر ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان پێشکەش دەکرێت. چەپکە گوڵی بۆ پەری تەخیشەوە دەستی ڕێزمان بۆی دەخەینە سەرسین. مامۆستا جەلیل زەنگەنە لە بیرەوەری ئێمەدا ئێمە هەر تەنها بریتی نییە لە گەردەلوول، بەڵکو ئەو بە مەرەزە و فلیمەکانی مامەڕیشە و قوڵەتیزە و چەندین فلیم و درامای تر مێژووی شۆڕشەکانی کورد و جوانی و ناشرینیەکانی کۆمەلگای کوردەواری بە چاو و گوێی نەوەکان ئاشنا کرد و